ئێمە لە ماوەی ڕابردوودا وەکو فراکسیۆنی کۆمەڵ پرۆژە یاسایەکمان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کرد و ئیمزامان بۆ کۆکردەوە. ئەو پرۆژە یاسایە بە ناوی بەدامەزراوەیکردنی هێزە سەگدارەکانی کوردستانە کە مەبەستمان لەم پرۆژە یاسایە و تعبیری هێزە سەگدارەکانی کوردستان هەموو ئەو هێزانە دەگرێتەوە کە سەر بە وەزارەتی ناوخۆ یاخود سەر بە وەزارەتی پێشمەرگە هەروەها سەر بە ئەنجومەنی ئاسایشە. مەبەستی ئەساسیمان لە تەقدیمکردنی ئەم پرۆژە یاسایە ئەوەیە کە چەند خاڵێکە. یەکەمینیان ئەوەیە کە هێزە سەگدارەکانی کوردستان بێلایەن بن تەنها خزمەت بە خاک و نیشتیمان بکەن و دووەمیان ئەوەیە کە هێزە سەگدارەکانی کوردستان دوورکەونەوە لە هەموو ململانەیەکی سیاسی و خاڵی سێم ئەوەیە کە هێزە سەگدارەکانی کوردستان و ئەندامەکانی ئەم هێزانە دەبێ سربەخۆ بن لە بەشداریکردنیان لە هەڵبژارنەکان بە شێوەیەکی گشتی و دوورکەونەوە لە هەموو سترێسێکی حیزبی لە سەریان. خاڵی چوارەم کە ئەمە بە خاڵێکی ئەساسی دەزانین ئەوەیە کە هێزە حیزبیەکان بە هەموو شێوەیەک تەشکیلاتەکانیان هەڵبوەشێتەوە و لەژێر چەتری هێزێکی ستانداردی کوردی خزمەت بە خاک و نیشتمان بکەن.